زیاتر لە 7 مانگ بەسەر ئیمزاکردنی ڕێکەوتنەکەی نێوان هەولێر و بەغدادا تێپەڕ دەبێ، بەڵام هێشتا ئەو ڕێکەوتنە بە تەواوی جێبەجێ نەکراوە. لە دوایین پێشادا نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕەخنەی توندی لە حکوومەتی ناوەندی گرت سەبارەت بە ڕەوانەکردنی بودجەی هەرێم و ڕایگەیاند بەغدا غەدەر لە هەرێم دەکات و چیتر ناتوانن ئەو غەدرە قبوڵ بکەن. ئێمە خوشگوزارانی و ژیانی ئارامی خەڵکی عێراقیشمان زۆر بەلاوە مەبەستە، بەڵام بەڕاستی چیتر بەو شێوەی ئێستا ئەو غەدرە و بێبەشکردنە قبوڵ بکەین کە بەرامبەر بە خەڵکی کوردستان دەکرێت. نێچیروان بارزانی ئاماژەی بەوەش کرد هەرێم بە باشترین شێوە ئاوارەکانی لە خۆ گرتووە، بەڵام بەغدا بە بڕینی بودجە و موچە وەڵامی هەرێمی داوەتەوە. ڕۆشیگەیان حکوومەتی ناوەندی نەک پابەندیەکانی خۆی بەرامبەر بە هێزی پێشمەرگە جێبەجێ نەکردووە، بەڵکو زۆر جار کێشەی خستۆتە بەردەم هاوکاریە جیهانیەکان بۆ هێزی پێشمەرگە. ئەوکات نێچیروان بارزانی لە وەڵامی پرسیارێکی NRTدا ڕایگەیاند نیگەرانن لەو شێوازەی سەرۆکوەزیرانی عێراق بانگانە سەبارەت بە دیاریکردنی بڕەبودجەی هەرێم گرتوێتیە بەر. جەختیشی کردەوە هەرێم بەدیری دیکە هەیە بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی. بەڕاستی ئێمە زۆر ئەم ئوسلوبەمان پێ ناخۆشە، چونکە ئێمە دەبێت هەموو مانگێک ڕابوەستین بزانین جەنابی سەرۆک وەزیران چۆن بڕیار دەدا بە چ شێوەیەک پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان و هەر جارێکیش بە پێی معادلەیەک ئەو پارەیە بۆ هەرێمی کوردستان دەنێرێ. ئەوەی کە مهمە ئەوەیە ئێمە لە هەرێمی کوردستان ناتوانین زیاتر لەمە بەردەوام بین بەو ئوسلوبەی کە هەڵسوکەوت لەگەڵ هەرێمی کوردستان دێت. وتەکانی سەرۆکی حکوومەت لە کاتێکدایە پێشتر وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند لە نووسراوێکدا بڕی بودجەی هەرێمیان بۆ مانگی ئایر ڕەوانەی حەیدەر عەبادی کردووە بۆ ئەوەی ئیمزای لەسەر بکە، بەڵام بە پێی زانیاریەکان تا ئێستا عەبادی ئیمزای لەسەر ئەو پرەپارەیە نەکردووە. بەرهەم ساڵح NRT